عزیزان و خۆشەویستان دوای سڵاو و ڕێز و حورمەت بۆ هەموو بینەران و بیسەرانی بەڕێز ئەم شەو شەوێکی یادگار دانیشتوین لەگەڵ چەند برای خۆشەویستمان ئەمانەوێت چەند گۆرانیەک پێشکەشکەین بە تەرەفدارەکان ئایلی موزیک و ئەوەی بینەر و بیسەری بەڕێزە پێشکەشەکەین بە هەچاو فیلم کوردان فیلم کاکە زانای نورپەرداز هەروەها دەنگ هەڵگری ئەم کۆڕە سەنتەری مەریوان کاکە ئازاد مورادی چاوەکان دکتۆر نەوید کەریمی مامۆستا موختار فەرەجی هەروەها کاکە ڕامینی خۆشەویست ئەوەی بینەر و بیسەری بەڕێزە ئەو گۆرانی پێشکەشیان بێت شێرم بۆی هەڵبەستایە شەوتاک و بەیانی شێرم بۆی هەڵبەستایە ئەوسا مردنم خۆش بوو ناخۆش نەبوو خوددایە ئەوسا مردنم هەق بوو ناخۆش نەبوو خوددایە ژی مامۆستا سامان خۆشم ئەوێی بەڕاستی دڵم پاکە لە هەستی خۆشم ئەوێی بەڕاستی دڵم پاکە لە هەستی باوەڕ ناکەم وەڕەس بم بێگەر داشتی پاکت لەو ڕۆژە کە تۆ هاتی بۆ ناوی ژیانی من لەو ڕۆژە کە تۆ هاتی بۆ ناوی ژیانی من هەموو لە ژینم دەرچوو غەم و ئێش و ژانی من هەموو لە عشقم دەرچوو غەم و ئێش و ژانی من خۆزگە لەم دنیایەدا یەک شاوێکم هەبوایە وەسفی جوانی گوڵی خۆم بە دڵی خۆم بکردایە شەوتاک و بەیانی شێرم بۆی هەڵبەستایە شەوتاک و بەیانی شێرم بۆی هەڵبەستایە ئەوسا مردنم خۆش بوو ناخۆش نەبوو خوددایە ئەوسا مردنم هەق بوو ناهەق نەبوو خوددایە دڵم پڕ لە ئەسکاوە بەدەست شەرخی زەمانە دڵم پڕ لە ئەسکاوە بەدەست شەرخی زەمانە تا مردن وەفاداری بۆم بکە بە تاقانە چەندم بۆ دڵ ئێشاندی لە دۆست و لە بێگانە چەندم بۆ دڵ ئێشاندی لە دۆست و لە بێگانە نەمزانی بە قیمەتی بەشم هەر دڵ ئێشانە خۆزگە لەم دنیایەدا یەک شاوێکم هەبوایە خۆزگە لەم
وەسفی جوانی گوڵی خۆم بەدڵی خۆم بکردایە شەو تاکو بەیانی شێرم بۆی هەڵبەستایە شەو تاکو بەیانی شێرم بۆی هەڵبەستایە ئەوسا مردنم حەق بوو ناهاک نەبوو خودایە ئەوسا مردنم حەق بوو ناهاک نەبوو خودایە ئەوسا مردنم حەق بوو ناهاک